هەوڵدان بۆ جێبەجێکردنی دەستوری عێراق بە هەنگاوێکی گرنگی ئەم قۆناغا وەسف دەکرێت لە نێو عێراقێکی پڕ لە چێشمەچێشمی سیاسی. هێشتا هەرێمی کوردستان باشترین بژاردەی بەردەمی ڕێکەوتنیەتی لەگەڵ حکوومەتی عێراق. دیارە هەرێمی کوردستان لە بەپێی دەستوری عێراقی کە کاتی خۆی کورد داڕێژەری ئەساسی ئەو پرۆسە بە تایبەتی جەنابی مام جەلال لە دەستوری داڕشتووە، ئێمە بەشێکین لە عێراق بە حکومەتی سیستەمی فیدراڵیمان هەڵبژاردووە. بۆیە من وەکو ڕای خۆم ڕام وایە زۆر گرنگە ئێمە لەگەڵ بەغا تەنسیق و هەماهەنگیمانە بێت بە گوێرەی ئەو دەستورەی کە کاتی خۆی جەنابی مام جەلال دایناوە، چونکە دەرکەوت بەڕاستی سیستەمی بەڕێوەبردنی وڵات بەم حاڵەی ئێستا بەرەو فەشەلمانە بات. بۆیە گرنگە ئێمە لەگەڵ عێراق ڕێ بکەین و بگوچاو. ئەم دوجاریش کە جەنابی کاقوات چووە بۆ بەغا بۆ فاوزات، من پێم وایە دەستکەوتێکی گەورە بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە کاقوات ڕێئاسەی ئەوە وەفدەیەکرد و زۆرینەی ستافەکەش یەکێتی بوو. دابینکردنی پرسی بودجە و موچەی هەرێمی کوردستان وابەستەیە بە حکوومەتی عێراقەوە و لە مادەکانی دەستوردا بڕوونی شایستە دارایەکانی کورد خراوەتە ئەستۆی بەغدا و هەر بۆیە بەجێگەیاندنی دەستور وا دەکات هەولێر لە درێژە کێشانی قەیرانی دارایی ڕزگاری بێت. ئەم دەستکەوتەی تازە کە خەریکە زیینوی بێتەوە سەبارەت بە دیسپلینەکانی یاسا لە عێراقدا، پێویستە کورد بە خطاب فتحی عێراق بکە، واتە کورد بێگرتووی چەندێک گرتو بێ ئەوەندە دەستکەوتەکان زیاتر دەبن و ئەوەندە زیاتر یاساکە جێگیر دەبێت و بۆ داهاتووی خۆشمان هەرەوە گرنگە. بۆیە من تەمەنا دەکەم کە کورد بە یەک خطابەوە و بە قسەیەکی گرتووە بچێتە بەغا واز لە بەرژەوەندی حزبایەتی بهێنرێ، بەڵکو بەرژەوەندی خاک و نیشتیمان و میلەتەکە لە بەرچاو بگیرێ. ئەمە تاکە چارەسەرەوە تاکە ڕێگەیە بۆ گەیشتن بە ئامانجە دوور و نزیکەکانمان. لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە چه هەرێم و چه بەغدا وەک پێویست پابەندی دەستور نەبوون و خوێندنەوەی چاودێران بۆ بارودۆخەکە بە شێوەیەکە کورد دەرفەت لە هەنگاوەکانی مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق وەربگرێت بتوانێت پێش کۆتایی هاتنی حکومڕانەکەی لێکتێگەیشتێکی تازە بخاتە بواری کارکردنەوە. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.